قسە لەسەر جیاوازی نێوان ئیماندار و مسلمان، ینی ئەوەی کە بەچێ دەگوترێ مسلمان و بەچێ دەگوترێ ئیماندار. ئەمە لە بێگومان لە شەرعی ئاینی پیرۆزی ئیسلامدا ئەمە جیا کراوەتەوە بە تەواوی قسەی لەسەر کراوە، ینی مەرجەکانی ئیمانداربوون چین و مسلمان چییە، بە وردی قسە لەسەر ئەمانە دەکەین. ئایا لەو نێوەدەدا ینی هیچ شتێک هەیە ئەوە چی دەکات، چییە ئەو شتانەکەوا دەکات بە کەسێک بگوترێت ئیماندار و بە کەسێکش بگوترێت مسلمان و فەزلی کامیان زیاترە، ینی لای خۆی گەورە. ئەمانە گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز دکتۆر ئیبراهیم سەنگەسەری کە دکتۆرای هەیە لە شریعەتی ئیسلامی. هەندێک من via ez bijim ka çawa babetê mesela evê me dest pêkê welew bila tejbîh mesela yek babete çend cudahiyat navbeyna diko avkin cudahiyet zûr navbeyna îmandar û musilman jî gele zûr in yan jî hema her dukêkin mesela şert e îmandar musilman bit yan şert e musilman îmandar bit û du mayekî ji rastî me divêt me besta me ew e welew kilîlêt wekem gelece Kurdiye dibîn kilîlê dergehê behiştê ne destê çi mirovan e bes du mahêkê me besta me ew e kî ne zêdetir evê dê çine behiştê û çawa em musilmanekî îmandar bîn ku biçîne behiştê شتێکی کەش دەگوترێت ینی ئەمانە هەر لە ئەهلی علمەوە ینی گوێبیست دەبین، ینی مسلمان بۆی هەیە با بڵێن بەهۆی تاوانەکانیەوە ئازار بدرێت لە جەهەنەم تاوەکو ئیمانەوەی پاخش بێت، بەڵام ئیماندار ناچێتە جەهەنەم یەکسەر بۆ بەهەشتا. نازانم ئەگەر تێگەیشتنەکەم وا بوو بێت یاخود هەڵە تێگەیشتم ئەمە بۆ ئەوە پرسیار لە دکتۆر دەکەین دوبارەکە بێژمە دکتوری وەسئەلوا یان فەسئەلوا ئەهل الذکر فاسألوا أهل الذكر خدش ترازي بدم بري از بسيارة دكتوري فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون. أهل الذكر أمر من دكتور إبراهيم سنگسري دكتور هي الشريعة كان باب فرمي الدكتور قال بخير عليكم السلام ورحمة الله وبركاته. بخير بيت دكتور أحوالك وتمنى وكون أنا ما أي خدش ترازي قال بخير ورمضان بيروس دي قبيل كتير ربي بخير بيت دكتور سلامت بيت أحوالك صحتك لقى رمضان شوني زور باش فضل خويا جبريل الحمد لله زور باش الحمد لله شو درباز بت أما دسبيكي بحس كده يعني 11 روز وشفت هيفا بيروز درباز مين كاتينا 12 ده زور بخير أبا ما هاجينينا يون شكي هندي أخوش تبيش زي درباز الحمد لله زور بخير رويشتن هاتشند إملا كوليجش دوام من هي ما شاء الله التزامات أيوة شروها روي يعني بس ما هستي بيدا كينوها والله بخير رويشت وهذا زانم مسلمانان زور بواري لا شيان ماندوه ككوتونا كشي رمضان كشيكي روحية لبر أسودي روحي زور أجان لما دبوني لا شنيه الراسته الحمد لله وخالد شي قرنقا ما يجي كبر بركتها ولا شش ده حسيتها شون كخوارد نزوراني روجانا سنزم نماوه زور بمعنى ودو 6 كيلو كم بوا باش والله أوش راسته الحمد لله دكتور بتسينا سر برسي سرچی مان يعني نازم برسيارك أو هابكين قبل جوازين يوان إيماندار ومسلمان سيان سرتها باسي إيماندار بكين بشيء ده قلت إيماندار. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. سرتها سباس بودرفتا وسلام ورحمة إخوائي جورا لبينران وأمتي إسلام بقشتي مانجي كيبر خير وبركة بيت. من داوا دكم سرتا دوو کەوانم پێ بدەن باسی ئەو بابەتە بکەم کە هەموو میدیاکارێک مسلمان لە جیهانی ئیسلامی ئەرکێکی لە بەرامبەر ئەرکێکی ئیمانی ئەخلاقی مێژوویدایە بە واتایەی ئێمە بۆ خوای گەورە دەژین ئەو برایانە کە گوتیان ڕۆژ و شەو دێ و لە تەمەنی ئێمە کەم دەکات ئێمە ڕۆژێک دەمرین کە مردین وەکو ڕافعی دەڵێت هیچ ئێسکێک لە ناو گۆڕ بە ئێسکێکی تر ناڵێ گەورەم و شازا دەکەم بەڵکو هەمویان نازناوی زانستی و دکتۆرای من بەجێ دەمێنێ میدیاکاری ئێوە بەجێ دەمێن و خۆمان و کردەوەکانمان پێویستە ئەوەی کە گرنگە ئێمە وەکو ئەکادیمیان یان ئەوانەی کە پێمان دەگوترێ قوتابێکی بچووکی شەریعەتی هەر مسلمانێک داواکار لەوە دەکات لە میدیاکار ئیسلام زیادەڕەوی تێدا نەکەن وەکو خۆی باسیکەن وەکو خۆی باسیکەن بە واتایە کە وەکو خۆی باسی دەکەن طبیعەتە
چۆن هەیە ئاوا باسی بکەن بە هەدەف و ئامانج نەگرێت لە ساڵەکان و مانگەکان بەگشتی بە تایبەتی مانگی ڕەمەزان میدیاکار لە بەرامبەر ئەرکێکی ئیمانی ڕەوشتی مێژوویدایە مێژوو لە بیری ناکە ئەو کەسانەی کەوا لە مانگی ڕەمەزاندا کەشی ڕوحی دەرونی ئیمانداران ئەو مانگە پیرۆزە بە ئامانج دەگرن داواکارین هەروەکو پەنجە بۆ هەندێک شتی ئیسلام درێژ دەکەن شتە جوانەکانیش بخەنە ڕوو وەکو خۆی ئیسلام وەکو خۆی باز بکرێت ئێمە هیچ ترمان نابێت چونکە جوانترین دیاری پەروەرێنە بۆ مرۆڤەکان بەس دکتۆر لێرە بەس یەک پرسیاری کورد ئەگەر وەڵامێکی کوشت لە بەرنامەی پاشی ئەوەندەی متابعەت کردیە لێ ڕازین توانیمانە بە جوانیەکان باسکەین الحەمدولله کە ینی دو-سێ ساڵە من داوا دەکرێم ئەو ساڵی شەندێک متابعەمان کردو زۆریش نایمەش مەشغوڵین بابەتەکان گونجاون ینی ئەوەی کە زۆر گرنگە میدیاکار من لە زانکۆ یا من لە وتاری هەینیم خزمەت بە کۆمەلگا دەکەم ئەو بابەتانەی دەچێتە خانەی بەرژەوەندی تاک و کۆمەلگا ئێوەش بە هەمان شێوە پێویستە بە شێوازێک هەڵسوکەوت بکەن لەو مانگە و لە مانگەکانی تر بچێتە خانەی بەرژەوەندی تاک و کۆمەلگا ئیسلام زۆری لە باراندایە ئیسلام شتی زۆر جوانی پێیە چونکە دیاری خوای گەورەیە کە سەرچاوەکەی لە ڕەحمەتەن للعالەمینەوە دکتۆر ئەم قسانەی تۆ ینی گروتینی زیاترمان پێدەدات ئەوە دەکەوێتەوە سەر نیەتی خۆمان کەمە چۆن بتوانن ینی هەڵسوکەوت لەگەڵ مانژی ڕەمەزانی پیرۆزدا بکەین و جێی خۆشحاڵیشە کە پێش بەڕێزیشت ینی چەندین مامۆستایانی ئاینی باسی ئەوەیان کردووە کە بە تایبەتی لەم بەرنمەیەدا ئێمە هەم خۆم هەم ژوان ینی جۆرێک لە ئێستدراج و مراوەغەکردن و لە نەمەتی پرسیارکردن ئەو شتانەمان ینی نەبووە و شێوازی پرسیارکردنمان ئەو سەراحەتی تێدایە کە ئیسلام وەکو خۆی چۆنە و پێشتری ژۆمان کردووە هەر بابەتێک کە ئەمە دەمانەوێت گفتوگۆی لەسەر بکەین سێرچێک دەکەین و ئەوەی کە با بڵێن وەکو پێویستە چییە دەکرێتە پرسیارێک و دەخرێتە بەردەم ئەو زانایە ئەزیزە و بەڕێزەی ئەو کەسەی وەکو دکتۆرێکی وەکو جەنابیشتان کە لێرن ینی بە تامەزرۆیەوە گوێ لە وەڵامەکەی دەگرین هەم بۆ فێربوونی خۆمان هەمیش بۆ بینەرانی ئەزیز دەستخۆشی لێ دوعای خێرمان بۆ هاوڕێتان دەکەم خوای گەورە کۆششی هەمان قبول بکات ئامین ئینشاءالله پرسیارەکە یان بچێ دەگوترێ ئیماندار هەر کەسێکە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەڵامی گەورەمان جوبرائیلی داوە عليه الصلاة والسلام ئەو کەسێک کە باوەڕی بەخوای تاک و تەنها هەبێت خاوەنی هەرچی صیفات و ذاتی گەورە و بێعیبە خوا سبحانه وتعالى وەدیهێنەر و دروستکەری ئێمەیە ڕۆزی دەرمانە سەرپەرشتیاری ئێمەیە ژینمان و مردنمان لە دەستی ئەوە لە کۆتاییشدا هەر دەگەڕێینەوە خزمەتی سبحانه وتعالى باوەڕبوون بەو فریشتانەی کە یعنی تاوان نازانن و واسیتەی نێوان خودا و پێغەمبەرانن بۆ هێنانی سروش و ئەرکی تری زۆر جوانیان لەبەردەستە خزمەتی ئیمانداران دەکەن و هەروەها باوەڕ بە هەموو ئەو پەیامانەی خوا سبحانه وتعالى لە ڕێگای جبریل و یان فریشتەکانەوە بۆ پێغەمبەرانی ناردوو عەلەیهیمو الصەلاة وەسەلام بە مەبەستی ئەوەی کەوا بەندەکان بەخوا وەکو خۆی بناسێنن باوەڕبوون بە هەموو ئەو پێغەمبەرانەی کەوا لە قورئاندا ناویان هاتووە و ناویان نەهاتووە عەلەیهیمو الصەلاة وەسەلام و باوەڕبوون بەوەی کەوا ئەو پێغەمبەرانە بێعیبن خوای گەورە لە کەمی پاراستونی لە تاوان پاراستونی باوەڕبوون و هەروەها بە ڕۆژی دوایی کە ئێمە دەمرین لە گۆڕەوە دەست پێ دەکات دوایی هەستانەوە و پرد و سیڕات و دەگەینە خزمەت خوای پەروەردگار خوا لە دۆزەخ بمان پارێزێت لە کۆتاییدا باوەڕبوون بە قەزا و قەدەر ئەو شتانەی کە خوای پەروەردگار یعنی خیاری داوەتە ئادەمیزاد بەڵام خوای پەروەردگاریش ئاگای لە هەموو زانستەکە هەیە لە قەدەری خوای گەورە دەرناچێت ئەوە ئیمان ئەوە یعنی ئیمانە ئەسڵی ئیمان یان دەتوانین بەواتایەکتێ بڵێن پێناسی ئیمان بریتیە زانانی زمانەوانی دەڵێن هەندێکیان دەڵێن ئیمان تەصدیقە یعنی متمان شتێک بەڕاست بزانی و کەشت ئەوە لە بواری زمانەوانی لە بواری ینی وەکو چەمکێک کە پێناس بکرێت وەکو چەمکێک پێناس بکرێت ئەوانەی کە باسمان کردن دەتوانین بڵێن ئیمان
تەنها ئەوە نییە زۆر خەڵک وا دەڵێ آخر مامۆستا من ئیمانم هەیە دەڵێن دەست خۆش بێت لەو قۆناغێکی زۆر گەورەیە بەبێ ئیمانی دڵ و دەروون هەرچی لە دەرەوە بکەیدا نامەزرێت بەڵام پێویستەوە بزانین ئیمان هەر وەکو چۆن بریتیە لەو تەستیق و لەو یەقین و باوەڕبوونە نەجوڵاوە بەخوا و بەوانەی کە خوا دەیەوێت هەمان شێوە پێویستە ئەو ئیمانە دارێکی پڕ بەرەکەت بێت لە دڵەوە سەرچاوە بگرێت لە ئەندامەکانی لاشە ڕنگ بداتەوە. یعنی دکتۆر ئەگەر و سابت شەرتە مسلمان بەریە مسلمان بینە خوب بەحەز بکرد ئیماندارێکی ڕاست و درست بێت. جیاوازی نێوان ئیمان و ئیسلام زانایان دەفەرمونون هەندێک چەمکمان هەیە وەکو زانایان دەفەرمونون إذا افترقا اجتمعا وإذا اجتمعا افترقا هەندێک چەمکمان هەیە ئەگەر بە تەنها هاتن هەرتووکیان یەکواتا دەبەخشن بۆ نمونە ئەگەر باسی ئیمانمان کرد ئیسلامەتیش دەگریتەوە بە تەنها ئەگەر باسی ئیسلاممان کرد ئیمانیش دەگریتەوە وەڕەضیت لەکم الئیسلام دینە بێگومان ئەو ئیسلامە پێویستە ئیمانیشی لەگەڵدا بێت کە باسی ئیمان دەکا ئین الدینە عند الله الئیسلام ئیسلامەتیش دەگریتەوە بەڵام ئەگەر بەیەکەوە هاتن لێک جیا دەبنەوە بەو واتایە ئەگەر کەسێک هەرتووکیانی بەیەکەوە باس کرد دەبێت تێبینی ئەوە بکات یعنی جیاوازیەکی کەم لە نێوانیاندا هەیە بەو واتایە ئیمان زیاتر ئەو هەست و نەست و بیر و هزرانە دەگرێتەوە کەوا لە دڵ و دەروون و لە هزردایە باوەڕبوون بەو شتانە ئەو باوەڕبوونە کە ڕوکنەکانی ئیمانە پێویستە ڕوکنەکانی ئیسلام بەرهەم بێنێت ڕوکنەکانی ئیسلام شایەتمان بەدەم دەگوترێت پێویستە ئیمانیشی لەگەڵ بێ ینی خوامان پارێت لە نیفاق نوێشکردن زەکاتدان ڕۆژوگرتن حەج سیر دەکەی ئیمان زیاتر بابەتی نەبیندراو بیر و باوەڕ هزر و هەست دەگرێتەوە ئیسلامەتی بواری جێبەجێکردن دەگرێتەوە هەڵ ڤیجال vêrê خودê me hemî parêz tu yani hemî bisilman îmandara heket îslametiya mirovî da neqis hebit gunehbar e eger îmana mirovî da neqis hebit çi ted babê kufrê da yan jî ew jî her gunehbarî ye بێگومان ئەگەر ینی عوزرێکی نەبێت کەسێک ینی باوەڕی بە شتێک نەبوو ئەگەر عوزری هەبێت نەیزانی بێت لە شوێنێک نەبێت زانای تێدا نەبن دەنگی نەگەشت بێتێ یان ینی دەنگی ئەویش نەگەشت بێتە زانە ئەوە عوزرێکە و ئیسلام زۆر حەزی لەوەیە عوزر بۆ بەرامبەر بێنیەوە ڕاستەوخۆ حکم نەدەی ئینسان لە حەقی خۆی پێویستە دائیمەن ئیتیهامی خۆی بکات دەبێت من مسلمانێکی ڕاست بم دەبێت ئەوەی کە خوا داوا لە من دەکات من وابم من پێم خۆشە لێرە نمونەکتان بۆ بێنمەوە عومەری کوڕی خەتاب ڕزای خوای لێبێت سەروەرمان پێغەمبەر پێی دەفەرموو صلی الله عليه وسلم یا عومەر ئەتوو ئەگە بە کۆڵانێکدا دەڕۆی شەیطان دەچێتە کۆڵانەکەی تر کەچی ئەو کاتە کەوا دوژمنانی دین خەنجەریان لێدا بە عەبدوڵای کوڕی فەرموو یان پێش ئەوە سەحابەی گەورە حوزەیفەی کوڕی یەمان قەڵەم سڕی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم نهێنیەکانی لای ئەو پاش وفاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەیزانی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم مەجموعە ناوێکی پێداوە لە منافقان یەک دووجار لێ دەپرسی حوزەیفە داوای ئاشکراکردنی نهێنی پێغەمبەر ناکەم صلی الله عليه وسلم بەس ئەو پرسیارە لێ دەکەم ناوی منی تێدایانە ئەوە کێ ئەو پرسیارە دەکا عومەری فاروق دوای ئەوە کەوا خەنجەری لێ دەدرێت بە عەبدوڵای کوڕی دەڵێ کوڕم کە من مردم لە کاتی نوێژ لەسەرکردنم سیر کە بزانە حوزەیفە نوێژم لەسەر دەکاتیان نا ئەگەر نوێژی لەسەر نەکردم یعنی دیارە من لە منافقین بوو ئەگەر نوێژی لەسەر کردم ئەو کاتە بڕۆ لە دەرگای دایکمان عائیشە بدە و بژڵێ عومەری کوڕت مەڵێ ئەمیر المؤمنین چونکە پاش مردنم من نەماتەوە بڵێ عومەری کوڕت تەکلیفی لێکردی ڕێگای دەدەی لە خزمەت پێغەمبەر و هاوڵی خۆشەویست ئەبوو بەکر بمنێژنیان ئەگەر لەوێ ڕێگای پێدام مەمنون ئەگەر ڕێگای نەدام بم بەناو بەخێن قەبرە بۆ ئەو دانرا بوو بۆ خۆی دانرا چونکە ماڵی دایکمان عایشە بوو ماڵی دایکمان عایشە بوو گەرنگ لەوەدایە ئینسان لە حەقی خۆی ئیتیهام کات یعنی دائیمان هەوڵ بدات من ئیماندارێکی ڕاستەقی نەمیانە وریابم ماوە بە ئیمانی خۆمدا بچمەوە ئیمانم بە زات و صیفاتی خوای گەورە سبحانه وتعالى
ئیمانم بە فریشتەکان بە پێغەمبەران ئەوانی کە ئیمان داوام لێ دەکات من ئیماندارێکی ڕاستمیانە بەڵام کە هەڵەیەکم لە بەرامبەر بینی لە ڕووی ئیمانیشەوە من عزری بۆ بێنمەوە لە ڕووی ئیسلامیەوە نوێژە ڕۆژووە زەکاتە ئەوانە حتا لە ڕووی ئیمانیشەوە بۆ نمونە کەسێک قسەیەک دەکات ئەو قسە کوفرە من دەزانم مساومە لەوە ناکەم دەڵێم دنیا خرابێت ئەو قسە کوفرە بەڵام ئەو کەسە کە ئەو گفتارەی کردووە کوفرێکی لێ دەرچووە ئایا من یەکسەر کافری بکەم دەڵێم پێویستی بە لە کۆڵنەوەی با من عەجەلە نەکەم اینجا طبعا لەبەرام بابەتی ئیسلامەتیش یعنی بابەتی ئیسلامەتیش کەسێک ڕەفیقێکرد لەگەڵا نوێژ ناکات ئێستا نوێژی نەکردو ئیتیهامی مەکە کە نوێژ نەکەرە بڵێ احتیمالە مەثەڵەن لە ماڵێ نوێژی بکات بیریشی بێنەوە بڵێ ئەرێ بەیەکەوە نوێژ نەکەی مەبەستم ئەوەیە ئینسان لە حەقی خۆیدا دائیمەن ئیتیهامی دەرونی خۆی بکە لە بەرامبەر خەڵکەکانی تر هەمیشە عوزریان بۆ بێنێتەوە باسی نوێژت کرد ئەوە شەر پەیوەندی بە ئیمان و بە ینی ئەوە هەیە ئەگەر مثلەن ئەو باسی بۆ نمونە بەشێک لە زانایان دەڵێن ئەگەر ئەو کەسێک کە نوێژ نکات کافر دەبێت بەشێکی دیکەش دەڵێن کافری مطلق نابێت بە پشبەستن بەو حەدیسەی ئەوانەی بەشی یەکەم دەڵێن ینی ئەو حەدیسەی کە هەیە دەڵێ العهد بيننا وبينهم الصلاة من تركه فهو كفر يعني لو حالەتەدا چی دەبێت ئەو کەسێک کە نوێژ تەرک دەکات یاخود نوێژ ناکات فعلا دەکەوێتە کام حاڵەتەوە ینی کافر نوێژ بێگومان یەکێک لە پایەکانی ئیسلام و نوێژ یەکێک لەو پەرستشانە بووە هەموو بەندە باشەکان بە تایبەت سەروەرانی مرۆڤایەتی پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام نوێژیان بەرامبەر خوای گەورە کردە سوبحانەه وتەعالە چونکە پێویستە مرۆڤ لە حەقیقەتی مرۆڤ بوونی خۆی هەندێک جار خۆی دابڕنێت ببێتە فریشتە ئاسایەک ڕوحی عروج بکات و بەرەو ئاسمان بڕوات نوێژ ئەو بابەتەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە سەیدنا بیلال دەفەرموو ئەریحنا بها یا بیلال بانگدا با دەروونمان ئیسراحەت بکە بچینە مناجاتی خوای گەورە سوبحانەه وتەعالە کەواتە نوێژ ئەو پێگەیە ئەزانان کۆدەنگن کەوا نوێژ ڕوکنی ئیسلامە هەر کەسێک باوەڕی بە واجببوونی نوێژ نەبێت و کەسێک پێیگوت بێت بابەتەکە و بۆ کرد بێتەوە باوەڕی بە واجببوونی نوێژ نەبێت کۆدەنگی زانانی لەسەر ئەو کەسە لە دین دەچێتە دەر ئەگەر لە تەنبەڵینەی کرد ئەو بابەتەکە لێرەدایە کە لە تەنبەڵینەی کرد کۆدەنگی جمهوری عولەما زۆربەی زۆری زانایان دەفەرمونون ئەو کەسە ئەگەر باوەڕی هەبێت و تەنبەڵینەکات ئەوە لە دین ناچێتە دەر لەوانە ئیمام شافعی کە یعنی گفتوگۆی دەکرد لەگەڵ ئیمام ئەحمەدی کوڕی حەنبەل ئیمام ئەحمەد بە تەنها دەیفەرموو و زانایان تریشی لەگەڵ لە بەزۆک و سەرمەزهبەکان ئەو بۆچوونی وایە کە کەسێک نوێژ نەکا بە مجەڕەدی نوێژ نەکردن لە دین دەچێتە دەر ئەوە تەنیا ڕای ئیمام ئەحمەد ئەو جەدەلە ئەو یعنی مناقەشە زۆر جار ئێمە بە سلبی لێکی دەدەینەوە یعنی ئێمە عوزر دێنینەوە ڕێی جمهور وەردەگرین کە کافر نابێت بەڵام دەبێ خاتری ئەو پێگەش بگرین کە نوێژ گەشتۆتە ئەو ئاستەی بە نوێژ نەکردنی ئاسایی هەندێک زانا دەفەرمون ئینسان لە دین دەچێتە دەر ئیمام ئەحمەد دەفەرمێت و ئەو فەرمودەی کە باست کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت العهد الذي بيننا وبين الكفر ترك الصلاة پەیمانی نێوان ئێمە و کافران نوێژ نەکردنە بۆیە دەفەرمێت بە نوێژ نەکردن کافر دەبێت ئیمام شافعی و جمهور دەفەرمون مەبەست ئەوەیە ئەگەر باوەڕی پێ نەبوو ئیمام شافعی بە ئیمام ئەحمەدی فەرموو کە فەرمووی پێ کافر دەبێت گوتی باشە کەسێک ئەگەر کافر بوو بەچی دێتە ناو ئیسلام گوتی بە شایەتمان لا ئیلاهە ئیلا الله گوتی کابرا دەیڵێتەوە نوێژ نەکەرەکە دەیڵێت بەڵام تەنبەڵیە ئەجا لێرەدا من پەیامێکم بۆ ئەو خۆشەویستانەی کە نوێژ ناکەن لەو مانگا ئەسپی خۆیان تاو بدەن بگەڕێنەوە بۆ لای خوای گەورە سوبحانەه وتەعالە ئەو لەزەتەی پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام سەروەری هەمویان سەیدنا محەممەد صلی الله عليه وسلم کە دەیفەرموو بیلال بانگ بدە بە ئاسوودە بین لە دنیا من پێیان دەڵێم لە خێرێک و لە کەشێکی ڕۆحی زۆر گەورە بێبەشن تخوا لەو مانگە پیرۆزە غوسلێکی تەوبە بکەن خۆتان بشۆن بە نیەتی گەڕانەوە بۆ لای خوای گەورە و دوور کە عاد نوێژی تەوبە بکەن بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار ئەو کاتەی ئەو ناوچەوانمان دەچێت بۆ لای خوای پەروەردگار و کوڕنووشی بۆ دەبین دەزانین ئێمە هەست بە چ لەزەتێک دەکەین خوای گەورە لێمان بێبەش نەکات دکتۆر ئیمان زێدە و گێمت بێت کەنگی ئەم بزانین مەترسیار سەرمە خودێنێکت ئەمێ
نزیک بینش دینی بدرکەوین و کەنگی ئەم بزانین دلێمەیە مرتا بچکی وەکی بەرینەکە ماژە پێکری عمر کوڕی خەتا بێژی حتا سەحابەت پێغەمبەری صلی الله علیه و سلم هەمی گەلا جۆرەش ئیمانە خۆ ترسان یعنی کەنگی ئەمش ئیمانە خۆ بترسین کەنگی دلێمەیە مرتا بێت ئیمانەمە ئیمانەکە ڕێک و پێکە ئیسلامەتە پاقژە دەفمەک و ئەو کردارێت ئەم بکەین نوێژە بگرە حتا دومایکە خواهي قبل سبحانه وتعالى لسورة الأنفال دفرميت إنما المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا وعلى ربهم يتوكلون الذين يقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون أولئك هم المؤمنون حقا لهم درجات عند ربهم ومغفرة وأجر كريم براستي إخوة إنما زاناني عربي زان دفرمون بو حصرة يعني ئیمانداری ڕاستەقینە ئەوەی ئەو سیفەتانەی تێدابێت ئەوەیەکەوە کە ناوی خوددا هێندرا دڵەکان ڕابچڵەکەن دڵەکان بسووتێن دڵەکان کوڕوزەی ئیمانیان لێبێت بە مجەڕەدی ناوهێنانی خوای گەورە سوبحانە وتعالە ئەمن زۆر جار بە گەنجان دەڵێم ئەگەر کوڕێک کچێکی مارە کردووە بۆ ئەوەی بە حەڵاڵی ئێمە باسی بکەین کچێکی مارە کردووە لە قۆناغی پێشگواستنەوە هەردووکیان عیشقێکی پاکیان بۆ دروست بووە ئینشاءالله یا ئەو کوڕە ئەو کچەی زۆر خۆش دەوێت ئەو کچە ئەو کوڕی زۆر خۆش دەوێت لە مەجلیسێک دانیشن هەر کاتێک ناوی ئەو کوڕە هێندرا ڕاستە و خۆدڵی ڕادەشڵەکێت یان دایکێک کوڕەکەی لە دوورە لە وڵاتێکی تر دەخوێنێ ئەو دایکە بۆ ئەو منداڵە دەسووتێت هەر کە ناوی ئازادیان هێنا ناوی ئەحمەدیان هێنا ئەو دڵە ڕادەشڵەکێت خەریکە یعنی وەکو دەڵێ بۆ سۆی لێ دێت خەریکە ینی وەکو بڵێ پارچە گۆشتێکت هەیە خەریکە دەبرژێت پێویستە لە ڕاستیدا دڵی ئینسانی ئیماندار لەگەڵ ناوی خوای گەورە سوبحانه وتعالى بەو شێوە بێت إنما المؤمنون إذا ذكر الله وجلت قلوبهم أو يك دو وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا أجر آيات خداي گەورە خوێندرانەوە لەگەڵ خوێندنەوەی ئاەتەکان ئیمانمان زیاد بکات ئەو زۆر گرنگە قورئان گەورەترین نیعمەتی خوایە لەسەر ئەو زەویە تەسەوور کە ئەگەر قورئان نەبوایە خوا سوبحانه وتعالى فەرموبای مرۆڤەکان من عەقڵم بە ئێوە داوە و دنیایەکی تەواو مڕەتەبم بە ئێوە داوە لە ڕێگای ئەوانە بمناسن و عیبادەتم بکەن دەمانگوت خۆزیە یەک قسەی خوامان گوێ لێ بووایە کەچی ئەوە چەندەها نزیکی 6,000 زیاتر ئاەت لە بەردەستی ئێمەدایە نیعمەتێکی زۆر گەورەیە بۆیە پێویستە ئینسانی ئیماندار وا تەعامل لەگەڵ خوای گەورە بکە لەگەڵ قورئان بکە کە ئەو قورئانە دەخوێندرێتەوە ئەو کاتەیە کە خوای گەورە سوبحانه وتعالى لە لەوح المەحفوظ ئاەتێکی هێناوە فەرموویەتی یا جبرائیل عليه الصلاة والسلام ئەو ئاەتە ئەو سوورەتە بۆ محەممەد ببە صلى الله عليه وسلم جبريل عليه الصلاة والسلام أو آتي خوێندۆتەوە بەسەر گوێی مبارەکی پێغەمبەر صلى الله عليه وسلم دواتر پێغەمبەر صلى الله عليه وسلم بە لێوە شیرینەکانی کە لە جوانی کەس لێی تێر نەدەبوو وەکو مەحوی کە باسی دەکات لە جەعدی عەمبەرینی گوڵ لە ڕوخساری لەطیفی گوڵ لە جەعدی عەمبەرینی دڵ دەبارێت و دەجۆشێت ئەو گوڵستانە ئەم دڵستانە دەموچاوی پێغەمبەر ڕوخسانی پێغەمبەر مۆجوانەکانی پێغەمبەر ئاوا بوون صلى الله عليه وسلم بەو لێوە جوانانەی ئەو قورئانەی خوێندێتەوە فەرموویەتی یا عەلی ئەو ئاەتە بنووسەوە اینجا وعلى ربهم يتوكلون ئەوە زۆر گرنگە ناوی خوا هێندرا دڵمان ڕاچڵەکین سووتان لەگەڵ ئاەتەکان ئیمانمان زیادی بوو پێویستە پشتیوانیمان بەس بەخوا بێ سوبحانه وتعالى بەڵێ و لە کۆتاییشدا ئەوە بواری هزری و بیر و بۆچوونە پێویستە ئەو بیر و بۆچوونە بەرهەمێکی جوانی هەبێت الذين يقيمون الصلاة یەکەم شتکەوە ئیماندار دەست پێ دەکات لە بواری عەمەلی پەیوەندی بینی خۆی و پەروەرێنی تەعمیر دەکات بە نوێژ بەڵام ئەوەندەش بەس نییە من ئیمانم هەبێت لە بینی خۆم و خوادا باش بم نە خوا فەرمووی دەبێت ئاگاتان لە دروستکراوەکانی منیش بێت ومما رزقناهم ينفقون ئەوەی کەوا پێمان داوە ئاگایان لە ماڵە هەژارەکانە ئاگایان لە گەدا خاڵیەکانە ئاگایان لە باخەڵ خاڵیەکانە ئاگایان لەو ماڵانەیە کەوا وەکو ئێمە خواردنی خۆشیان لە ڕەمەزان خوا دەفەرمێ ئولائیک هم المؤمنون حقا ئەوەی ئیمانداری ڕاستە کەواتە ئەگەر ناوی خوددا هێندرا ئێمە گاڵتەمان پێهات یان وەکو ناوێکی ئاسایی بە پشت گوێماندا ڕۆیشت ئاەت خوێندرانەوە
پێکەنینمان هات گەمەمان پێ هات گەمە بە ئاەتەکان نا بەڵام پێ دەکەنی وا نەزانی لەگەڵ ئێمەیەتی لە پشت بەستن بەخوا وەکو پێویست نین نوێژەکانمان وەکو پێویست نییە ئاگامان وەکو پێویست لە هەژاران نییە پێویستە لەو کاتانەدا ئیتیهامێک و تۆمەتبارێکی ڕاستەقینی خۆمان بکەین بەڵێ دکتۆر خوا پاداشت بداتەوە ینی باسەکە ئەوەندە تێر و تەسەل و جوان بوو ینی هەردووکمان ینی نەمانویست پرسیاری دیکە لە بکەین بۆی زۆرترین بەرهەم و سوودی هەبێت هەم بۆ ئێمەش و هەمش بۆ بینەران دەمەوێت لە ڕێگەی چەند پرسیارێکی کورتەوە نزیکەی 4 دقە 5 دقەمان ماوەوانە 3 دقە ئەگەر بە خێرایی ئەم پرسیارانە بۆ نمونە ینی دەگوترێت کە ئیمان ینی ئەمەی کە باست کرد لە دڵ و دەروونەوە بێت زۆر کەسەیە دەڵێ کاکە من باوەڕم بەخوا هەیە بە پێغەمبەر هەیە صلی الله علیه وسلم بە زۆر شتی دیکە بەڵام تەطبیقاتی نییە ئەو شتانەی کە خوا و پێغەمبەر داوا دەکەن دڵم سافە دەڵێ دڵم سافە ئەو شتانەیە ئەوە دەکەوێتە حاڵەتی ئەوی بڵێ و کابرای ئیماندارە کابرا دەڵێت یعنی من ئیمانم هەیە لە تەسەڕفدا ینی تەمەشا دەکەی لە ببوورە لە تەسەڕفدا تەمەشا دەکەی وانە بەڵام وەکو لەفز شەهادە دێنێت ینی دەڵێ من باوەڕم هەیە و باوەڕم بەخوا هەیە ئەمە چۆن قەراری لەسەر دەدرێت لە ڕووی شەرعی ئیسلامەوە طبعا يعني شريعة أجر هبيت لسر نكردني واجب كان محاسبة دكات لسر أويك قاضي مسلمان محاسبة لسر شدك على قال كسيك لسر شظاهرية كان بونو من الضلال نابي زكاة نادي نابي حرمتي رمضان بشكين زكاتك دا ببورة يعني أخي من الصلاة وآتوا الزكاة بيك وهات يعني أجر برود بالزكاة كان أبي أوكاته وبيوندي بعقيدة ويا زانان لەبارەوە دەفەرمون چی ینی لە دین دەچێتە دەرەیان هەر حەڵاڵێک لە ئیسلام دابێت هەر حرامێک لە شریعەت و قورئان و فەرموودە و شریعەتدا هاتبێت هەر یەکێک لەوانە کەسێک باوەڕی پێی نەبێت وەکو باوەڕ لە دین دەچێتە دەر لە بوارەی کردنەکەی لە باری کردنەکەی ئەوە قازی لێ پرسیاری لێ دەکات بۆ زەکات نادەی بۆ گوندێک بۆ نابێ نوێش بکات گوندێک نابێ بانگی تێدا نەدرێت قازی مسلمان لەسەر ئەوانە پرسیار دەکات دکتۆر پرسیارە دومانگی بکورتی کیشکن ئەو ئیماندارێت غەیرە ئیسلام کو دەچنە بەهەشتێ ئیمانداری غەیرە ئیسلام دەچنە بەهەشت خۆی هەمی هەر ئیسلامە ئاخر پێش ئیسلامیش ئیماندار هەبوو بەڵێ ئینجا ئێمە کە سیر دەکەین سەیری ئەو ئیسلامی پێغەمبەر هیناوێتی صلی الله عليه وسلم لە ئوسول و بنەماکاندا هەمان ئیسلامی نوحە هەمان ئیسلامی ئیبراهیمە هەمان ئیسلامی موسا و عیسایە عەلەیهیم الصلاة والسلام لە فروعدا هەندێک جیاوازیان هەیە کەواتە ئەو ئیماندارە ڕاستەقینەی باوەڕی بە سەییدنا موسا هەبووە و تەعالیمەکانی جێبەجێ کردووە یان ئەو ئیماندارەی لەگەڵ سەییدنا ئیبراهیم بوو عەلەیهی الصلاة والسلام شریعەتی ئەوی جێبەجێ کردووە بێگومان دەچێتە بەهەشت باش شریعەتێکی تریش بێت غەیری شریعەتی محەممەد بێ صلی الله عليه وسلم بەڵام پاش هاتنی محەممەد صلی الله عليه وسلم ئەوەی عەقیدەی بیر و باوەڕی مسلمانە هیچ کەسێک چۆن من ئەگەر باوەڕم بە یەک پێغەمبەر نەبێت لە یەک لەحزەدا من لە دین دەچمە دەرخوای گەورە بمپارێزێت بە هەمان شێوە پێویستە هەموو شوێن کەوتوانی دریش باوەڕیان بە محەممەد هەبێ صلی الله عليه وسلم کەواتە ئەوە دەپرسم ینی ئیسلام ینی چۆن بەکار هاتووانی زۆربەی زانە ئەوە دەفەرمین لەسەرەوە ئەساسی ئەگەر ئەسبحنایان ئەمسەینە وەربگرین ئەمسەینە على فطرة الإسلام وعلى كلمة الإخلاص وعلى دين نبينا محمد صلى الله عليه وسلم وعلى ملة أبينا إبراهيم حنيفا مسلما وما كان من المشركين كواتە لەو چوارچێوەیەدا ینی هەمووی هەر ئیسلام حسابە هەمووی ئیسلام حسابە پێش تەحریفکردنی چونکە ئەوەی خوای گەورە بە ئیسلامی تەنها بە ئیسلام بەخشراوە ئەو دینەی کە خوای گەورە بۆ پێغەمبەری هێناوە صلی الله عليه وسلم وەکو خۆی ماوە بەڵام دینەکانی تر ئەو تایبەتمەندیان پێنەدراوە تەحریفی زۆری کراوە بەڵکو زۆر جار لە چاپ بۆ چاپێکی تر تەحریف دەکرێت بەڵێ ئینشەڵڵا خودش ڕازی بێ دکتۆر خدا پاداش بداتەوە بابەت گەلێکی بەرفرە هەیە بەس ئینشەڵڵا ئەڤا دڵوپەک شوێ بەحرەوە بەحەسکری ئینشەڵڵا مفاهمت بۆ هەمیە بزانن ئیسلام چەند دامازنە و ئیمان چەند دامازنە خودی ئینشەڵڵا خێرا بنوێست و ڕۆژی نوێژ و تاعاتەوە هەمی سلمانە قەبیل گەلێک مەمنون پاداش بداتەوە